دەستگای خێرخوازی بەخشین لە هەڵمەتە خێرخوازیەکانی بەردەوامە و لە نوێترین پرۆژەیدا سونەتی قوربانی زیندوو ڕادەگرێت. یەکەم ڕۆژی جەژنی قوربان دەستگای بەخشین نزیکەی 100 سەر ئاژەڵی گەورە و بچووکی لە کوشتارگەی نوێی سلێمانی سەر بڕی و بڕیارە دوای مانەوەی 24 کاتژمێر لە بەڕاددا لە ڕۆژی دووەمی جەژنی قورباندا گۆشتەکان ئامادە بکرێت و دابەش بکرێت. دوای ئەوەی کە ئەمە ڕۆژانە گەڕاوین بەناو ئەو خەڵکی کە پەجەی هەیە و ئاژەڵیان هەیە بە ناویانە گەڕاین ئەژەڵێکی ڕێکوپێکی جوانمان کڕیوە ئەم ساڵ بەڵام ئەم ساڵ وەکو ڕێژە لەوەچێ کەمتر بێ بەڵام وەکو بڕی هاتووی بارە لەوەچێ هەر وەکو پارۆ پێرار بێ لەبەرەی ئەم ساڵ سعری حیوان زۆر زۆر بەرزە بۆیە لەوەچێ ڕێژەی ئاژەڵەکە کەمتر بێ. ئێستاش بەردەوامین ئەمەکە یەکەم ڕۆژە دەست دەکەین بە سەربڕینی و بە پێی تەندروستی کە ئێمە پیانوتوین کە ئەبێ 24 سعات لە بەڕادا بێ دوای 24 سعات ئێمە ئینشاڵڵە بەیانی دین دەست دەکەین بە پرۆسەی دابەشکردن و بەشبەشکردن. قوربانی دەستگای بەخشین تەنیا لە هەرێمی کوردستان نابێت بەڵکو قوربانی بۆ لێقەڵماوانی کەرتی غەزەش ئەنجام دەدات. بە پێی زانیاریەکان پارەی کۆکراوەی قوربانی لە دەستگای بەخشین لە ساڵانی ڕابردوو زیاترە بەڵام بەهۆی گرانی نرخی ئاژەڵ ژمارەی قوربانیەکان کەمی کردووە. بەناوی خۆی بەخشندە و میرەبان ئێمە لە دەستگای خێرخوازی بەخشین ساڵانە مۆسیمی قوربانی ئەنجام دەین و هەوڵە دەین لە شار و شارۆچکەکان ئەو خەڵکانەی کە مستەحەقن فەقیرن لە ڕێتی مەکانی خۆمانەوە لە شار و شارۆچکەکان تەوزیعەکەین. بەشی تەندروستی کوشتارگەی نوێی سلێمانی شێوازی قوربانیکردنی دەستگای بەخشین بەرز دەنرخێنێت و دەڵێت پێویستە هاوڵاتیان چاو لەو شێوازی ئەنجامدانی قوربانیە بکەن. بەڵێ بێگومان ئێمێستا لە بۆنەیەکان کە جەژنی قوربانی پێوترێ سونەتە کە هاوڵاتیان قوربانی ئەنجام بدەن ئەنجا هاوڵاتی کە قوربانی ئەنجامەداوە باشترە لە شوێنە فەرمیەکانە لە کوشتارگە فەرمیەکانە کوشتارەکەی ئەنجام بدات بۆیە ئەو خێرێکێکە خێرێکی تەندروست بێ ئەو خێرێکەیەکە لە بری ئەوەی کە تووشی خێر بێت تووشی شەڕ نەبێتکە بەڕاستی ئەو هاوڵاتێکە ئەو کوشتاریکە بۆ ئاژەڵەکەیکە ئەگەر حیوانی وردە بێلوانێ بچێتە نزیکەی زیاد لە 20 ماڵەوە ئەگەر ئاژەڵی گەورە بێلوانە بچێت زیاد لە 150 ماڵەوە لە بریەوەی کە ئەم خێرە بکە ئەم هاوڵاتی لەوە چێ نەخۆشی بخاتە ناو ئەم ماڵەوە بۆیە وا باشترە وا پێویستتر ئەکا ئەو هاوڵاتیە کوشتارەکەی بێنێتە کوشتارگە فەرمیەکانی هەرێمی کوردستانەوە. ساڵانە دەستگای خێرخوازی بەخشین وەک نەریتێکی ساڵانە و بە پاڵپشتی خێرخوازان سونەتی قوربانی لە 100 تاسەری هەرێمی کوردستان زیندوو ڕادەگرێت و لە نێوترین هەنگاویشتیدا هاوکاری و گۆشتی قوربانی بۆ لێقەڵماوانی غەزە دەنێرێت. وشیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام گوندی قەرەگۆلی سەر بە ناحەی زەڕایەنی قەزای شارەزور.